خۆشەویستەکەم ئارامی جانم بینەی دیدە و هیوای ژیانم چیتە لەسەر چی کەوتووی بەقینە تەنیا جێت هێشت و لە چۆڵی ژینە خۆشەویستەکەم ئارامی جانم بینایی دیدەم ڕۆحی ڕەوانم خاوەنی ئەم گۆرانیە مامۆستا خەلیل وەندی و گۆرانی بێژ و هەروەها ئاوازدانەری بەناوبانج خانەقینی کەمێک پێش ئێستا لە تەمەنی 78 ساڵی لە شاری هەولێر بە نەخۆشی کۆچی دوایی کرد کە تەرمەکەی ئێستا لە مزگەوتی فیردەوسە و کەمێکی تر بەڕێ دەکرێت بۆ گۆڕستان و بۆ مەراسیمەکانی تری ئاینی و بۆ شاردنەوەی یاخود بۆ ناشتنی من دەمەوێت بچمە لای مامۆستا فەرهەنگ سڵاوت لێبێ قوربان سڵاوتان لێبێت گیانی من سەرچاو پێم وابێ هەفتەک ینی 15 ڕۆژ پێش ئێستا تۆ لە لای مامۆستا خەلیل بوو بەڵێ چەند ماوەک پێش ئێستا بزەب نازانم کاتەکەی چەندە بەڵام دوا گۆرانیمان پێکەوە گوت هەر خۆشەویستەکەم ئارامی جانم خۆشەویستەکەم ئارامی جانم بینەی دیدە و هیوای ژیانم چیتە لەسەر چی کەوتووی بەقینە تەنیا جێت هێشت و لە چۆڵی ژینە نەبووز بتخەمەند بارودۆخەش ناخۆشەوە چی یادگارێکی لە فکری تۆ بەجێهێشت و مامۆستا خەلیل ئێمە بەڕاستی کۆمەڵێک مامۆستا هەیە ینی هەم ناویان هەم شووناسیان وەکو هەویەیەکی نیشتیمانی ئێمەن بەڕاستی کە من ئێستا لە بۆ مامێکی خۆم دەگریم بۆ باوکێکی خۆم دەگریم بەڵێم مامۆستا خەلیل وەندی لە 22دا کە مانگێک و چەند ڕۆژێک ینی دەکا 36 ڕۆژ پێش ئێستا من هەر خۆم سەردانی ماڵەوەیانم کرد و هەروە لە دۆخی تەندروستیشم پرسی کە ئەو کاتێش لە مای 1964 ینی باسی لەوە کردگوتی بەهێزەوە دەگەڕێمەوە و زۆر بە باشی هەردەستمەوە سەر پێ و دووبارە کاری هونەری دەکەمەوە بەڵام ئەمڕۆ لە تەمەنی 78 ساڵی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد